هەر لە سەرەتای دروستبوونیەوە تا هاتنەوەی مەلا مستەفای بەرزانی لە یەکێتی سۆڤێت پارتی گیرۆدەی کێشەی باڵباڵینی ناوخۆیی بوو. لە سەرەتاوە خۆی ئینسانێکی شۆڤینی بوو، دوژمنی کوردیش بوو. ئەم ڕووداوە لە مێژووی نوێی حیزبەکانی کوردستانی عێراقدا بە یەکەم ڕوودا و هەژمار دەکرێت کە لە ڕێگەی هێزەوە کێشەیەکی ناوخۆی حیزب یەکلا بکرێتەوە و بابێ گوێدانە پەیڕەوی ناوخۆی حیزبەکە یان بەستنی کۆنگرە سکرتێری حیزب لە شوێنەکەی لا ببرێت و پۆستەکەی لێ بسەندرێتەوە و بدرێتە کەسێکی تر. ئایا بارزانی لەگەڵ عشیرەتەکانی دەوروبەر دانیشتنی کرد؟ لەو دانیشتنەدا چی ڕوویدا؟ بۆچی دوایی ڕووداوەکان بە پێچەوانەوە کەوتنەوە؟ ئێمە پەیوەندیمان لەگەڵ شا بووە، ئێمە لە بەڕاستی زیاتر پەیوەندیمان لەگەڵ ساواک بووە. دۆکیۆمنتەری بەشی چوارەم شەوی هەینی کاتژمێر 8:05